نابستوی کسی یعنی ویسینا دستور هرما کوردستان حتا نوکا چند بندکن گرنگ این دستوری تمام نکرینا و بشکی موزن جهاولاتیا السراسری پارێزگەیان هەرێمێ داخواست کەن کە دستوری هەرێمێ دستورێکی ئەلمانی سڤیل بێت و مافێ هەموو هاوڵاتی و پێکاتێن هەرێمێ پارێزن. دستور بێتە سیاغەتکردن و خزمەتە گەلێ کوردستان دابێت بێجاری ئەم بارە بتر فەضڵ بکەین سیاغەت دستوری بێتە ئەلمانی بێت و دا هەما کێماسی و ئەقلیات ضمانە مافێوان بێتەکردن ئەدبی دستوریدا. ڕاستی هەر کەسێکی ئەکەبەری خۆ دەتێ تەجروبێت وڵاتێن ئەوێ دستورێوان کەسێکی ئاینی گێڕینێت چوو پێشکەفتن نەیناینا یعنی سیاست و ئاین ژێک دوورن فەم دەخواستکەین شەهر جێکە پەیوەندیدار و دستور بتە دستورێکی مەدەنی ئانکۆ ئەلمانی دا جیاوازی بەرە چوو ئاینادا نەبێت وەکەم بەرخۆب دەینە تەجروبە ئەوروپا ئان تەجروبە غەربی وەختت بێژن ڕاستی خڕ پێشکەفتناوان یا علمیە ئانکویا مەدەنیە نەکو یا ئاینیە. ڤەکۆلەرێکی جڤاکیت بێژێت هەرێما کوردستانی هەرێمەکە دیموکراسیە و پێدویە دستورێکی ئەلمانی ji بۆ بەردەوامیە vêyekê li herêmê bêhete pesendkirin û her wesa dibêjit distûrê elmanî zamaneta parastina mafê xelkê herêmê hemû ye bi ciyawaziya ol û pêkhatên wê. دەبێت تشتێت دیموکراتی بێنە پێش و خەلک پێش بکەوێتن وەکی دنیای فەرق بتنا بینە تشتێ ئەلمانی و تشتێ دینی تشتێ ئەلمانی خەلک پێش کەفتێ و دنیا و هاتیە بەرچاف هەر ڕێکێت دیموکراتی خەلک پێش دکەوێتن دەبێت دستورێک بێت هەندێک حقوقێت ئەقلیاتە و خەلکی بێتە پاراستنت vê کوردستانê de کوردستانەکە ئازاد بتن و خەلک شکلێکی ڕێک و پێک شۆلێت خۆ دروست کەتە شۆلێ دینی جێ دینی دێنە بکار ئینان بەس شۆلێت ئەلمانی ڕێکا دەولەت و پێشکەفتەرێ vî şekliye. Nepesendkirina gelek ji bendê distûrî ji laya lejna nivîsîna distûrî ve heta noka û bi taybet ewên girêda ê bendên olî ve bûye cihêma tirsek el cemgelek hawlatiyên herêmê û bi taybet roşenbîr û kesayetên sivîl lewra ew daxwaza distûrekî elmanî dikin wekî ew dibêjin take rêkeke ji bo demokrasiyetê û pêk ve jiyaneke serkeftî. Omar Reşîd Ênartî Şêxan.